حرية الاختيار یان ئازادیە هەڵبژاردنێ ئەو مافەک و هەر کەس بدەستێ خۆ بێ دەسوەردان و زۆرداریە دەرڤە بریارن خۆ بدە. ئازادیە هەڵبژاردنێ چەند خاڵە خۆڤە گرێتدا ژوانژی ئازادیە کەسانە مافێتە کۆتوبریارن گردایی ژیانە خۆ بدی وەک زەواج و چێکردنازاڕوە و کار و خوێندن و هەر تشتێ تەڤەی گرێدای لێلباما تشتێک ژوان هەمووان حرية الاختیارە و نەل دەستێتە دێ ئەسلەن و گەلە کەنانە بکێفە خۆ زەوجن هەکەم هەڵباتە ئەنگو کێ ببە یعنی وێ ببە نوە سوال ئەوێنی یاهون چێکردنازاڕوە وی ئەفسێمان هون زەوجی قەیهی تشتێک چێ نەبوو نا ئێپاپ ئەلا کوڕێ فلانی پشتی تەبدمەها زەوجی سێ زارۆ چێگرینە یعنی نوهاس چاوا بکەم ئەف حڕیەتا منە کەنگێم vێزێ زاڕوا چێکم و کەنگێم vێز چێ ناکەم ئەلمەهۆم هەنگی دنە سەر زارۆگی چێتکن هەکە کوڕ بێ وی باچمەوەن خۆشکەکەوی چێ ناکەن و هەکە کەچ بێ وی باچمەوەن برایەکی وێ چێ ناکەن باڵەتێ بێدونداچی و کارژی وسە و خوێندنجی وسە و هەر تشتێ گرێدای بوویڤە وسە. حرية الاقتصادية یان ئازادیە ئابووری کارینە هەڵبژاردنە کار و استثمار یان سەرمایەن گوزاری و پرۆژێن بازرگانی بێی کۆیە کەپوی خۆ بکێتێ تبخۆ اختیار بکی ئەو ئەفژیل بامەنینە. ئازادیە سیاسی مافێ بەشداربوونە د پرۆسەیە سیاسیدا و هەڵبژاردنە سەرکردا یان اختیار القادە و دەربڕینە نێرینێن سیاسی ئەو ئەفژیل بامەنینە. ئازادیە فکری و ئۆلی مافێتەیە کۆتە بەهۆری بچ ئۆلێ هەبێ و چ بیر و باوەرێن ئۆلی و فەلسەفی هەلبژێری و چاوە دوعاەن خۆ بکی و چاوە ڕۆژێن خۆ بگری لێ ئەفژیل بامەنینە هەنێک جماعەت هەنە تەبکێ فاخوا ئێزدیتکن و تەبکێ فاخوا ژدین دەرتینێ وەک میناک و تشتێکی بەسیت وەختێ مەظاهرەك چێت بێ هەنێک جماعەت هەنە بەسب کەڤەرت ئێزدینە المەگرەفۆن ڕەباندکن گەلی ئێزدیە هەچێ نەهاتە مەظاهرێ و مەرە نەسەکنی ئەو نەی ئێزدیە زاني حق فانوسا چییە؟ زلام بنێتێ بکورتی ئازادیە هەڵبژاردنێ بنگەهەکە ji بۆ ڕوومەتە مرۆڤی و پێشکەفتنە کەسانی و پێکهاتەیەکی گرنگە دجیڤاکێن دیموکراتیدا کۆ ڕێزێ لە مافێن مرۆڤان دەگرن یاخی مە فۆلۆ بکە و مە لایک بکە و مە کۆمنتجی بکە و مە شەوارەت خۆشی ڕەبشینە مە مشارکە بکە خێرا ناوێ خۆ دەوی ڤیدیۆ مشارکە بکەن باي